ئەمە جوامێریەکە لەسەر ئافرە دوکەیتەوە جوامێریە کورسێکە چۆڵکەی بۆ ئافرەتێ ئەوە ئێستا بە سەبەبی قیەمی ئەوروپیە فوئەکە بەلوتی ژنانە ئەڵێ ناخۆ من لە چیم کەمە وا ئەزانە بەزەییمان پیادێت ئەوە بەزەیی نییە ئەوە ڕێز لێگرتنێکی زیادەیە کە بۆ ئافرەتەکەی دەرەبڕین ئەژینا تۆش دەتوانی بە پێوە بێ ئەوەندە سەعاتی کە لە ناو پاسەکەین لە قیتاراین بەڵام کە من هەڵستم بۆی جەنابەت دانیشی احترامیکی زۆرترە لێ خۆت بەڵام ئێستا ئافرەتی ئەوروپیان وا لێ کردو ئافرەتی ڕۆژاوایی پیاو مەگەر هەر دەرگاکەی بۆ بگرێەوەندە کە خۆ دەڕۆیتە دەر و دەرگاکە بگری تاکو ئەو دێ هەرەوەندە احترامێکی هەرەوەند بەڵام سەیری ئەو هەموو احترامە کە لای خۆمان لە ئافرەتە گیرە ئێمە مناڵ بووین قیەمی کوردی ئاوا بوو ئافرەتێک کە ئەهات پیاوەکان پشتیان ئاوا وەرەژێڕا قسەیان لە ملاترەوە کرد و بۆی ئافرەتەکە بە حوڕەتی خۆی بتوانێت بڕوە بەڵام سەیری ئەو ئەخلاقە لە مەدای 40-50 ساڵێکە چەند گۆڕە سەیری ئەو ئەخلاقە لە مەدای 15 ساڵە چەند گۆڕە کە احتیلال هات چی فێرکردن ئێمە پێویستیمان بە تۆبەکردنێک هەیە لە ئەخلاقی احتیلال بۆی بگەڕێنەوە سەر ئەخلاقی بابوو باپیرانی خۆمان تۆ سەیری ڕێزی ئافرەت چێ ڕێزی ئافرەتی لایە هەمووی بە چاوی جنسەوە تەماشایەک